دوو کچی ئازیز دوو یاریزانی باش کە توانیویانە مەدالیای ئاڵتون بەدەستپێن لەسەر تۆپی سەرمێز لە ڕۆژئاوای ئاسیایە کە ئەمە ئەتوانین بڵین لە زاری خۆیانە دواتریش ئاماژی پێن لە ساڵی 1966ەوە ئەم خەڵاتە بەدەست نەهاتووە ئەمە جوانیویانە ئەم خەڵاتە بەدەستپێنن کە هەردووکیشان هەڵبژاردەی عێراقن لە تۆپی سەرمێزە و توانیویانە بەشداری بکەن لەم بتوڵەیە و ئاستی یەکەمی بەدەستبێنن ئەمە بخۆی لە خۆیان جێگەی دڵخۆشیە و جێگەی ئەوەیە کە ئاستەکانی خانمان هەمیشە لە بەرزبوونەوەیە ئەتوانن بە شێوەیەکی باش لە بواری وەرزشیشە ئەو ئاستانە بەدەستبێن و ئێمە بتوانین زیان پێ بکەین جابزانینە و دووکجا چۆن ئەم ئاستیان بەدەستێناوە و ئێستا لای ئێمە و مەدالی ئاڵتوونەکەشیان لە ملایە ئەویش هەردووشیان بارین شاخەوان و یاریزانی تۆپی سەرمێز و ئانا دلاوەر ئەویشیان هەر یاریزانی تۆپی سەرمێز زۆر بەخێر بێن بانیتان باش سەرەتا پیرۆز بایتان لێ ئەوە جێگەی دڵخۆشیە بە مەدالی ئاڵتوونەکانەوە هاتوون با لە بارینەوە دەست پێ بکەم بارین لە کێوە چویتە سەر ئەوەی کە یاری تۆپی سەرمێز بکەیت و لێرە لە چی یانەیەک یاریەکەیت و دوجار چۆن چویتە هەڵبژاردەی عێراق کە دەستم پێ کرد توان بڵێم 10 ساڵێ بووم و باوکم دەیە من لەگەڵ ما مشقڕاهێنانیە کردووە ئەمە وەکو یاریزانی نادیاشتی من دەستم پێ کرد یعنی لە تەمەنی چۆن ساڵیەوە توانم بڵم ده چوار ساڵ 4-5 ساڵە بێ ئێمە خەریکی تێنسیم و ئەم یاری تاکە کەسیە وەکو تیم نییە توانین زیاتر نەتیجەی تیا بێنین تۆ لە تەمەنی چۆن ساڵیەوە خەریکی منی 4-5 ساڵە خەریکی ینی پێشتر هاوڕێن ئێوە بەیەکەوە بەڵێ هەر لە مناڵێ و پێکۆ گەورە بووین باشە زۆر باشە بەیەکەوە یاریتان کردووە بەڵێ کامتان لە کامتان بردوتەوە وڵایتە منافەسێ لە بینمانە قەیچەکە کامتان تۆزێک شارەزاییتان زیاترە وڵایی من چکە تۆزێک درەنتر دەستم پێ کرد ئەتوان بڵم من تۆزە شارەزاییتم هەیە بەس یعنی ئەمی زۆر چاک پێشکە و بۆیە توان بڵم هیمان هەیە لە هاوڕێکی باشی جارە زۆری ژارمەتیویەوە بۆ ئەوی کە پێش بکەوە بارین چه هەستێکە هەیە کە لە پاڵەوانێتێکی ئاوا گەورەیە پلەیەکی زۆر باشتان بەدەستێناوە دوو مەدالیا و لە ملایە بە هەمان شێوە هاوڕێکەشەکە ئاماژەی پێکەنەڵەن لە تەمەنێکی زۆر مناڵیەوە هاوڕێ یەکین ئەم پلە باشتان بەدەستێناوە چه هەستێکەیە ئەمە هەستێکی زۆر خۆش بوو بۆ ئێمە چکە ئێمە زۆر مەشقڕاهێنامان کرد بۆ ئەوەی بتوانین ئەم نەتیجەیە بەدەستبێنین و ئێمە ساڵی پارکە ڕۆشتین هەر بەشداریەک بتوڵەمان کرد توانیمان پلەی سێم بەدەستبێنین دوایەوە ئێمە کە هاتینەوە تەمانەوە یەکەم بتوڵەمان بوو کە بتوڵەی دەرەوەی وڵات بێ باشە ئێتر ئەمە کە هاتینەوانێت تەمرینمان کرد و مەشقڕاهێنانی زیاترمان کرد تا ئەم ساتوانیمان پلەیەکان بەدەستبێنین سواز بۆ خۆ زۆر باشە ئانا بێمە لای تۆ کە ئێوە لە هەڵبژاردەی عێراقا بێگومان چەندین جار کار لەسەرۆکرێت تێستەکانەکرێت ئەنجا کۆمەڵە یاریزان جیاکرێت و کاستێکی باشیانە بێ بچن بەشداری لەم پاڵەوانێت هەیە بکەن ئێوە چەند کەسن لەو یانەی کە هەتانەوە چۆن ئێوەیان دیاری کرد کە بتوانن بەشداری ئەو پاڵەوانێت بکەن پێش هەموو بتوڵێک تەسفیات ئەکرێت یاریزانە یەکەم و دۆم و سێم هەڵ ئەبژێردرێت تەنها ئەو کەسانە ئەبرێن بۆ بتوڵەکان من و بارینی شێکێک بووین لەو کچانە کە سێ کچ بووین تیمێکمان پێکهێناوە چوین بۆ ئەو بتوڵەیە لە تیمێکا سێ کەس جوانی کوردبی بۆ ئێمە زۆر خۆشە و لە یەک یانە شابین ئەوە هەر بۆ ئێمە زۆر خۆشە ئانا بەرکەوتنەکانتان لەگەڵ کام لە وڵاتەکانە بوو یعنی حەزەکەم باسێکی نەتیجەکانیش بکەیت لەگەڵ هەر وڵاتێکە بەرکەوتنتانە بوو نەتیجەکەی بە شێوازێک بوو ئێوە چۆن خاڵ لە پێش ئەوانەوە بوون تقریبان 12 وڵات بەشداریە متوڵی کرد هەر بتوڵە و هەر وڵاتە و لە فئەیەک بەشداری کرد لە تەمەنێکە ئێمە تقریبان لە کوێت ئوردن بەحرێن سووریا ئەوانەمان بردەوە هەمویان بۆ ئێمە یاری لە پێش ئەوانەوە بوون نەتیجەکانتان یا خاڵێکی کەم ئێمە یەکەم بووین تر لەوانمان بردەوە چکە هەوڵێکی زۆرمانیات بەزدی ئەو هەوڵی ئێمە یاماشان یەکەمی بوو ئامادەکاری زۆر باشمان کرد لەگەڵ مامۆستاکەم و سوپاسی هەرەمیانەکەم کە بارین لێرە لە چ یانەیەکن لە سلێمانی و ئەو یانەیە تا چەند هاوکارتان بوو کە ئێوە بتوانن بچنە ناو هەڵبژاردەی عێراقەوە ئێستا من و ئانا هەر لە مناڵی و لە نادی ئاشتی بەیەکەوە تەمرینمان کردووە ئەمە هەر لە نادی ئاشتیاون تەمان نادی ئاشتی زۆر پاڵپشتیکردنی لە هەموو شتێکە ینی هەموو کاتێک لەگەڵمان نابوون زۆر سوپاسی نادی ئاشتێکن کە دایمە پاڵپشتمان بوون خۆی دوولایەن زۆر گرنگە بە تایبەتی لەم تەمەنی ئەمانە کاڵێ لە 10 ساڵی و دەست پێگەین یەکەمیان خێزانەکەیە دووەمیشان ئەو مامۆسا و ڕاهێنەرێکە لەگەڵتانایە مامۆسا و ڕاهێنەرەکەتان چەند هاوکەرتان بوو بۆ دوای ئەوە دایک و باوکتان چەند لەگەڵتانە بوو
چونکە ئێوە لە سیستەمی خوێندنیشتانە بێگاتان لەو ڕاستەکەی من ماڵەوە زۆر پاڵپشتم بوون و هاندەرم بوون بوو ئەمە هەر خەونێکی مناڵیم بووە مامۆساکەشم زۆر سپاس یەکەم زۆر هیلاکە پێمانەوە دەستی خۆش بەیاخوا باش بۆ یاری تەنس بێگومان پێویستە دەست و پلێکی زۆر سەریعتانە بێوانێ پێویستەکات چ یاریکی تر لەگەڵ تەنسا بکەن وەکو ڕاهێنانێک وابێ وەکو وەرزشێک وابێ بۆ ئەوەی کە یارمەتی دەربێ بۆ ئەو سورعەتەی کە لە ئێوە بەدی بکرێت پێم وابێ یەکێک لە تایبەتمەندێتیەکانی یاریەکە ئەوەیە کە تۆ زۆر سەریع بیت وایە پێویستەکات یاریەکە هەموو گیانتە جوڵە نەک بەس دەست قاچە دەستە هەموو گیان پێویستی بە چ وەرزشێکی پێویستە هەموو گیانە ماسوولکەکانی بەهێز بن لە پەنای یاری تەنسەکە وەرزشی تر ئەنجامەدەن ماوشتەکەین چا خۆمان گەرمەکە اینجا چینە سەرمێ ورزشێکیشە تەرکیزێکی زۆری ناخواردنشتان پێویستەکات چۆن بە هیچ پەیوەندی هەیە بۆ دوو کاژمێر سێ کاژمێر پێر یاریەکە بچکە جوڵەی زۆرە نابێت زۆر تێربی ناتوانانی زۆر بجوڵە بۆ سترێسیش نەبێت بارین لەوێ کە بەشداری ئەم پاڵەوانێتیانە کرد بۆ نمونە چەندین یاریزان لە وڵاتانی ترەوە هاتەبوون یاریزانەکانی کە تا چەند نادیەکانیان لە پشتیان بوون بۆ نمونە کاریان بۆ کردبوون بۆ نمونە بە شێوەیە ڕایەنانیان کردبوو ئێوە توانیتان ئاستەکەیان لێبەرنەوە بەڵام ئەوانیش ئامادە باشیان چۆن بوو کە لەگەڵ یانە تێکەڵ بوون ئەو دوانزە وڵاتە کە هاتبوون یان هەمویان لە وڵاتێکی ترەوە هاتبوون چاک تەمرینیان کردبوو یان بڵێ مدەڕیبێکیان لەگەڵا بوو مدەڕیبێکی بیانی هی وڵاتەکەی خۆیان نا بۆ ئەوەی بێت تەمرینیان لەگەڵا بکەم بەڵام ئێمە سوپاس بۆخوا خۆمە لەناو خۆمانە تەمرینمان کرد و چین بۆ ئەوێ پلەیەکەمان بەدەستێنا زۆر باشە ئانا بێگومان ئێوە هەردووکتان خوێنکاری چ قۆناغێکم من پۆلی نۆم و ئەودا باشە پێویستان بە کۆشتێکی زۆر باش هەیە بیکەن بەڵێکە لەوانەکانیشتانە سەرکەوتوو بن یاری تەنسەکە یاخود خەونی ئەم پاڵەوانێتێکە هەریەکێک لە ئێوە هەتان بووە کاریگەری دانەناوە لەسەر خوێندنەکەتان یاخود لەسەر خاوبوونەوەکەتان لە خوێندنەوە زۆر قورسە بۆ ئێمە فرێ خوێندن کەین و فرێ یاریەکەشکەین چۆن ڕێکتان قستووەکەواتە وەڵام من کاتم بۆ هەردووکی داناوە هەم بۆ خوێندنەکە و هەم بۆ هینەکەش بۆ یاریەکەشم چکە یاریەکەم حەز و خولەیەکی مناڵیمە باشە بارین ئەیتۆ وەڵا پێویستە کات بۆ دوولادانیت هەم مەکتەبەکە و هەم ئەم وەرزشەی کەیکەی خۆی پێویستە کات چەندێک ڕاهێنان بکەن بۆ ئەوەی کە بۆ پاڵەوانێتێکی هاوشێوەی ئەمە خۆتان ئامادە بکەن بەتایبەت یعنی ئێستا خەونی هەردووکتان بۆ ئەم پاڵەوانێتیە لە ڕۆژەکە پێویستان بە چەند کاژمێر ئاسایی هەفتانە 4 بۆ 5 ڕۆژ تەمرینمانە کرد بەسی ترکە چۆنە بە ها چۆنەڵی پتوڵە نزیکە بێتوانێ ئێمە تۆزە زیاتر تەمرینەکەین ئەویش بۆ ئەوەیە تۆزێک چۆنەڵی ڕابین لەگە وەزعەکە زیاتر هیلاک بین ئاوە هیە زۆر باشە ئانا زۆر کات ئەو یاریە فەردیەکان تا کەسێکان کاچیتە ناو بتوڵەکەەوە لە ناو هۆڵەکە زۆر جار شوێنەکە کاریگەریە بێ لەسەری هەن لەوانەیە مێزەکە بەوە نەبێت کە تۆ یاری لەسەر مێزێکی کە کردو و ڕێکتەی بەدەستی ئەوە نەبێت کە تۆی پێت کردو ئەم بەرکەوتانە هەبوو لەوێ لە بتوڵەکە ئەکیدەوە هەیە بەس ئەو ئەگەر بێ لێڵەن بیانەوە پێش بتوڵەکە کاتانێنێ ئێوە بچن لەوێ تەمارینی خۆتان بکەن طبعا لەوێ تەمرینەکەین جێوی قاعەکە جێوی یاریزانەکان دەستە گۆڕین دەیمن ڕۆژانە ڕۆژێک پێش بتوڵەکە ئەچوونە ناو هۆڵەکە بزین چۆنە مێزەکە بتوڵەکە بە پێشەوە ببینین جێوی یاریزانەکان کێ بەشدارێکی بەشدار نیە مێزەکانەوەی با باسێکی خێزانەکانیش بکەین ئەژین کە ئێوە هەڵبژێران بڕۆن بەشداری لە بتوڵۆیە بکەن با لە بارینەوە دەست پێ بکەم دایک و باوکە تا چەند هانیان نان یاخو نەترسان لەوەی کە تۆ بەتەنیا بڕۆیان چی بکەیت یان چی نەکەی ئەوان چەند پشگیری توان من خۆم باوکم مدەریبەکەمان بوو زۆر بەڵێ کچی مامۆستان ئەو بۆیە توانایەکی باشتری ئەو زۆری باتەوە گەشتم کرانە نەوەڵە هەمومان بێک جۆر تەمرینەکەین تر چکە من خۆم باوکم مدەریبەکەمە دایکیشم تەمان زۆر لەگەڵمانە هیلاکە بێ ئەویش زۆر پاڵپشتیمانەکە جا ئێمە باوکم خۆی هاو لەگەڵمانە چکە نەیەتوانی ئێمە بەتەنیا بەجێ بێڵە چکە زمان عەرەبیە و ئێمە لە ناومە ناتوانین ئێمە خۆمان بڕۆین بۆیە باوکم خۆی لەگەڵمانە هاو باشە ئاناگیان بابزانم لە کاتێکا کە خۆت ئامادە کردووە و هەستەکەی زۆر ئامادەی بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتێکی ئاوایە لەو کاتەیە کە ئەچیتە نێو هۆڵەکەەوە بۆ ئەنجامدانی یاریەکە
سترێسە بێ بێگومان چۆنی خۆتان هادێ ئەەکەنەوە یعنی کێن ئەوانی کە قسە بۆ ئێوە ئەکەن پێتانەڵەن هەناسەیەکی قوڵ هەڵمژە ئەمە هیچ نییە تووشی لە ڕاوکێمە بە بۆی سەر لە تێک نەچێ چۆنی خۆتان ئارامەکەنەوە لەو کاتە طبعاً ئەو بتوڵەیەکی هەروە ئاسان نییە ئێمە کاچینە بتوڵەکەەوە ترسەکەر هەیە بەس ئێمە چکە ئامادەکاری باشمان کردبوو ئەمانزانی کە ئەیبینەوە چکە بەجددی ئەو هەوڵوماندووبوونی خۆمان و مامۆستاکەمان و ماڵەوە کە لەگەڵ ئێمە ئەیە شایانی ئەوە بوو چکە زۆر خۆمان ئامادە کردبوو تر لە خۆمان ڕابینی زۆر باشە بەبزانام خەونی ئێوە چیە بارینگیان با لە تۆ دەست پێ بکەم خەونی تۆ چێ بێگومان هەر بەشداریکردنێکتان لە پاڵەوانەی تێکی ئاوا گەورەیە و بەدەستهێنانی ئەنجامێکی ئاوا باشیش بێگومان خەونی تۆ و ئامانجی تۆ زیاتر و زیاترە بێ بزانام خەونت چیە ئێستا ئێمە کەوتم پار ئێمە کە ڕۆشتی سێم بووین بەڵام ئەم ساڵاتینەوە یەکەم بووین جا ئیشەڵا ساڵ بە ساڵ ئێمە پێشەکەوین جا خەون ئەوکو خەون حەزەکەین ببین بە یاریزانێکی جیهانی عنیەها باش حەزەکەی کە خوێندنەکە تەواو کرد لە مەجالێکی ترا بخوێنی یاخود هەر پەیوەندی با وەرزشەکەی خۆتەوە هەبێت و تەواوکەری بابەتەکە بەواتە حەزەکەی ئەم وەرزشەی کە ئێستا هەتا دواتر بیکەی بە پیشەیەکیش بۆ خۆت لە ژیانتا طبعا من ئێستا بەتەمای ئەوەم بەتەمام ئێستا من فۆرمی محەدی وەرزشیم پڕ کردوێتەوەێم بەتەمام هەر لەوێ باتە لە هەمان بوارە کارێک ئەخوێنی خۆشت ئەوە زۆر ئانا باسیەوە بکەین بە تایبەتی لەم پاڵەوانێتیانەیە کە لە ئاسیایان لە ڕۆژاوی ئاسیا کۆمەڵێ لە ڕاهێنەرانی تیا لەوانەیە ڕاهێنەری جیانیشی تیا بێ کوبارێک ئاماژی کرد پێکرد لە دوای ئەوەی کە پلەی یەکەمیتان بەدەستێنا دەرفەتیان نەخستە بەردەمتان ئەگەر بە وڵاتی کە بکرێتەوە لە وڵاتی ئەوروپا بێیان لە شوێنەکانی تربێەوە بتوان جایەکتر بەشدار بن وەکو مەعسکەر ئەکرێ هەوڵێک بن لەگەڵمانە چکە پلەی یەکەمی یەکەم جارە بۆ عێراقیە بۆ هەموو تەمەنەکان ئێمە لەخوا بەزیابە کە پلەکەیمان بەدەستێنە بە هەوڵ و جوهدی خۆمان بوو ئەوانی کە مدەڕیبی بیانیان هێنا و بەس ئێمە ئەومان بۆ نەکرا خولەکانیش بەردەوامە ینی بەردەوام دەورات هەم لە ڕۆژهڵات و هەم لە وڵاتانی ئەوروپاش بارین تا چەند بەتایبەتی باوکیش وەکو ڕاهێنەرێ هەوڵەیات بۆ نمونە زۆرینەی خولەکان ئاگادار بێ یاخو زۆرینەی ئەو بتوڵانەی کاکرێت بۆی کە ئێوە بتوانن بەشدار بن چکە ئەو ئاستی یەکەمیتان بەدەستێنەوە لەوانەیە لەوێ ئاستەی کە بەدەست بێنن ئەو خەونەیە کاژین باسیەکە کەەوە بەدی بێنن ئەم هەوڵەیەوە لەگەڵتانە من با بڵێن ڕاهێنارەکەم هەر لە یەکەمەوانێ ئێمە خستۆتە بۆنە بتوڵەیەکەوە کە لە سەر و تەمەنی خۆمان یاری بکەین هەی لە ئێمە گەورەتری تیا بووە دێمە لەگەڵ ئەوانە یاریمان کردو ئەمیش بۆ ئێمە ئیسفادە لەوان بکەین ئەوە تا ئێستا بۆ تەمەنی خۆمان یاریمان کردو و یەکەم بووین بۆ تەمەنی خۆمان ئاسانە بێ ئەگەر بۆ پێشتر بۆ تەمەنی خۆمان گەورەتر کردبێتمان ئاین تێگەی ئێمە لەگەڵ تەمەنی گەورەتر لە خۆمان یاریمانە کرد بۆ تەمەنی خۆمان بێت ئاسانە بێت با بڵێن پتوڵی عێراق و کوردستان کە کراوە داوانێ ئێمە زۆربەی جار لەگە گەورە یاریمان تەمەنی خۆمان کەمترە بۆیە کە ئێم تەمەنی خۆمان هاتە لەگەڵمانە یاری کرد ئاسانە بێ ئاسان بوو لەگەڵمانەیە کە یاریمان کرد باشە لەو یانەی کە لە عێراقیەوە هەڵبژاردن هەر ئەو دوانە تابوونیان کەسی کەتان هەیە لە ناوچەکانی تر تیمێک لە 3 کەس بکاتوە لەم یاری ئێمە باشە دوانی کورد بوو من و بارین لەو تیمەیە بوون کەسەکەی کەمان لە بەغایە ئەویان نسمان لە بەغا بوو من نسمامۆنیە ئەو خەڵاتانی کە پێشکەشتان ئەکرێت جوانی دیزاینکردنی خەڵاتەکە تا چەند کاریگەرە بۆ ئەوەی کە هاندانێکی باشتر بێ بۆ ئێوە یعنی ئێستا تۆ مەدالیایەکی زۆر جوانە لە ملای من لێرەوە سەرنجم ڕاکێشە بەردەوام سەیریەکەم ئەمە تا چەندێک بە هەمان شێوە ئەو لۆگۆیی کە پێشکەشتان کراوە ئێستا وەکو دیارەک ئەمانە تا چەند کاریگەرن بۆ ئەوەی کە زیاتر هانی ئێوە باکە لەسەر ئەو خواستی یاخود ئەو خولیایی کە هەتانە بۆ یاریەکەی خۆتان سوورتر بن هەوڵ بن زیاتر لە پاڵەوانێتی زیاتر بەشداری بکەن هەمووی بردنەوە با ئانا جواباتەوە دواتریە بەلای هەموو بردنەوەی دیارێکی هەیە مەدالیەک ئەوەش تەشجیعەکە بۆ ئێمە هەر خۆشە بیبیتەوە خەڵاتت بدرێتەوە خۆشە بۆ ئێمە بۆ هەموو یاریزانەکان خۆشن باشە ئەو مەدالیە لەکوێ هەڵواسیەوە لە ماڵی خۆتان جا لەکی هەڵمناس یانی ئەوە دڵە پێی خۆش بارینیش بزین بۆ چوونی خۆیمان بە هەڵماندوبوونی خۆم تا چەندم دیارە یا خۆم خەڵاتی وەرتان گرتووە کاریگەریە بێ لەسەر تۆ هەم وەکو شانازیەک هەم بەردەوامبوویەکیشە بێ لە یاریەکەی خۆت ئەم هەدیانەی وەریەگرین تەمان زۆر شتێکی خۆشە بۆ ئێمە چکە ئەگەر دیقەت بین لۆگۆی هینەکەی لەسرە پتۆڵەکە کە ئەویش کە دایانی بۆنە تۆ بەشداری چەند پتۆڵایەکی ترەکەی کامی دانێ
بۆنە هەریەکە لۆگۆی خۆی ئەوە شتێکی زۆر زۆر جوانە بۆ ئێمە دوای گەرکویکەی نەوەزانین بۆ کام توڵە چکە لی نووسراوە ڕاستە توڵەکان تایبەتەمە ریزی بکەیانە ئینشەڵا سەرکەوتوو بن زۆر سپاس. حەزەکەن یەک وتەیەکتان ماوە لە دوای وەکو کۆتا و تێخۆتان پێشکەشی بکەن داواکاریەکتان هەیە شتێک با لەبارینەوە دەست پێ بکەم زۆر سپاسی کەناڵەکەتانەکەین کام دەرفەتەوان بە ئێمە بەخشیم سپاس بۆیش ئەکو داواک هیوادارم دایما خەریکمان بن چکە ئەو ئێمە یەکەمی مادەسێنا ئێمەش خەونی زیاترمانەیە تان پێ هیوادارم دایما بدرێت لەگەڵمانە بن زۆر باشە ئانا منیش سپاسیم کەناڵە جوانەکەم کە ئەم دەرفەتەی بە ئێمە بەخشی و کاتی خۆتانیا بە ئێمە زۆر سپاسانەکەم وەکو داواکاریش زۆر سپاس وەکو داواکاریش هیوام وایە زیاتر گرنگی بن بە وەرزش چکە ئەوە تا ئەنجام ئەهێنرێ ینی ئێمە پلەیەکەیمان بەدەستێنا و شەڵا پلەی زیاتر بەدەستێن بە پاڵپشتی ئێوە بە هیوای دەستەکانتان خۆش بێت سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوە توانای کچان زۆر زۆر زیاترە هیوادارین هاوڕێکانیشتان لەیانەکەتان چاو لە ئێوە بکەن توانەکانیان بخەنە گەڕ بۆی کە بتوانن ئەوانیش ئاستێکی ئاوا بەدەست بێنن دووبارە سپاس سەرکەوتوو سپاس بۆ ئێوە. خێر زۆر بێت سپاس